ئەمەدا یەکەم فراکسیۆ بوون کە معارەزە بوون بەڵام ئێستا کە دەبینی هاوکاری زۆر بۆ لێرە چی دەڵێ لەوارەیە کە ئێستا پەرلەمانی کردووە سەرۆکایەتی پەرلەمان ئەم قەیرانانەی نەخستۆتە بەرنامەی کاری دانیشتنەوە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێمە هەرسەر لە بەیانی لە کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆک فراکسیۆنەکان چونە هۆڵی پەرلەمانیش ڕامان گەیان لە دوو پارێزگایە چەند ڕۆژێکە تەعتیلی دەوام کراوە مامۆستایان و فەرمانبەران لەسەر قەیرانی موچە و دواکەوتنی موچەکانیان هاتوونە سەر جادە و مانیان ڕاگەیاندووە معقول نییە لە دوو پارێزگا دەوام بوەستێت بەدەمیانەوە نەیخەیە بەرنامەی کارەوە سەرۆکایەتی پەرلەمان باسی پێڕەوی ناوخۆ بکاتە ناو بەرنامەی کارەوە لەبەرەوە من هەر لەسەر لە بەیانی و بایکۆتی کۆبوونەوەکەمان کرد ئێستاش کە بەشداری ئەم مانگردەمان کردووە دەمانەوێت پەرلەمانی کوردستان ئاراستەی کارکردنی بگۆڕێت لەبری ئەوەی خۆ بە بابەتێکەوە مەشغوڵەکە کە هەموو غەممی ئێستای هاوڵاتیانی کوردستان نییە کە پەیڕەوی ناوخۆیە بێتە سەر قەیرانەکان فشار بخەینە سەر حکوومەت هەر ئەوە نەبێ ئێمە ڕاستپاردە بۆ حکوومەت بنێرین ئەم حکوومەتە سەحبی سقەی لێ بکەین ئەگە بەغایبیش بێت ئەم حکوومەتە پێویستە هەڵبوەشێتەوە ئەگەر لە دوو پارێزگا دەوام بکرێ و مان بگیرێ و موچیان دابین نەکرێت لە کاتێکدا ئەو فەرمانبەرانە باش دەزان کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەن داهاتێکی زۆرە بەڵام ئەم داهاتەوە نەدانی موچە بەسراوەتەوە بە قەیرانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە لەبەرەوە پێویستە پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمان ئەم موقیفەی خۆی بگۆڕێت ئەوەی ئەمڕۆ پێویست بوو ئەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان ئەمان خست بۆ بەرنامەی کارەوە بابەتی مانگرتنی فەرمانبەرانی پارێزگای هەڵەبجە و سلێمانی نەخست بۆ بەرنامەی کارەوە جێی خۆی بووکەوە ئەو کللتورەی کە تەپڵ لێرا و بتڵ دەوەشێنرا ئەمڕۆ دووبارە بکرێتەوە بەڵام چونکە لەم خولەدا ئەمەنیە ئەمە نەکرا لەبەرەوە پێویستە بەڕاستی ئێمە داکۆشی بکەین موچەی فەرمانبەران بدرێت و ئەو وەزیرانشکەوە نایە لە پەرلەمانی کوردستان ئێمە بەغایبی سەحبی سقای لێ بکەین. بەڵێ